لە ڕووی خزمەتگوزاریەوە ئێمە هیچ خزمەتگوزاریەکمان نییە. لە 2008ەوە ئەنفالەکان دروست کراوە کە ئەم زەویانەی کە سوکاری شەید و ئەنفال بووە بەسەریان دابەش کراوە. ئێمە خۆمان خاوەنی شەید و ئەنفالین، بەڵام هیچ خزمەتگوزارێکی بۆ نەکراوە. لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر بێ خزمەتگوزارین. یەکەم کە ئاو زۆر بێ ئاوین، هاوینان ینی 16 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ ئاوی بۆ دی ئەنفالەکان بەناوەمە کە سوکاری شەید و ئەنفالین کاوایە لە هەموو شوێنەکانی تر زیاتر خزمەتگوزاری هەبووە و گرنگی پێ بدرایە، هیچ گرنگێکی پێ نەدراوە. لە ڕووی شەقامەکەوانی وەکو خۆتان ئەگەر بیبینن هەر خۆڵ و قوڕ و تۆزە هەزستانان لەبەر قوڕا و ئەوە هیچ ینی ناتوانین بینە دەرەوە. هاوینانش خۆڵ و تۆزە. بۆ کەلوپەلی ناو ماڵمان خەڵک ساڵی جارێ فەرشە شۆرێ، ئێمە 3 ساڵ جارێکش لەبەر بێ ئاوی ناتوانین بیشۆرین. هاوین و زستانە بێ فەرشەکان لە عەرزا بێ لەبەرەوەی ناتوانین ناو ماڵەکان بشۆرین بێ ئاوە. هەر فەرشەکە لە عەرزا بێ ئەتوانین گسکە کاربایی بەسەرا بێنین و ئەوە لە جیاتی ئەوەی کە شۆریمانە.